سەبارەت بە ڕۆڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک گفتوگۆ لەگەڵ بەڕێز مەهدی مەحموود سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەم کە لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک مەهدی سڵاوت لێبێت، دەگوترێت ڕۆڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە چارەسەری کێشەکان پەک خراوە، چێ پەچی خستووە؟ سڵاوە لە بەڕێستان و لە هەموو بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کەی 24 کەناڵێکی 24. دیارە ئەنجومەنی پارێزگا تموحی زیاترە لەوەی کە ئێستا پێی هەڵەسێت و ئەو بەڕێزانیشکە گوێم لەو قسەیان کرد نەحەقیانەیە، چونکە ئەنجومەنی پارێزگا کە دەستگایەکی هەڵبژێڕاوە وەسیدوو ئەندامە و تەمەنێکی هەیە و خولی پێشوش لە ینی درێژکراوەی خولی پێشوە خولی دووەمی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە. دەیان بڕیار و دەیان ڕاستپارد و دەیان ڕێنمونی خستۆتە ڕوو لە ناویانە ئەکرێ بەعزێکی جێبەجێ نەکراوێت یان بەعزێکی پژیە خراپێت لە ئەنجومەنی وەزیران لە ئەو شوێنە معنی کە بۆی نێراوە. ئەمە یەسێک و نیگەرانیەک دروستەکە، هەتا ئەوەی کە نیگەرانی بۆ دروستە بێ ناحەقی نییە کە ئەو ئەندام ئەنجومەنە یان جەماوەر کە دەنگیاوە بە ئەنجومەن بۆ دەنگی پێوابووی سکاڵا و کێشە و باسوو بابەتەکانیان بخاتە ڕوو. بەڵام ئەوەی شایانی باس ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەی بۆی کرابێت کە من لە ئەنجومەنام و خوشکبرایانش هەمومان هەرچیمان بۆ کراوی خستمانەتە ڕوو لە کێشەکان بە تەلەڤیزیۆن بە بڕاردان لە ئەنجومەنە کۆبوونەوە دوای کۆبوونەوە. بەڵام ئەوە جیهەتی سەرەوەیە کە بۆ نمونە ئەم مۆزوعی کامێرای تیژڕەوە ئێمە ئەوەی بۆمان کراوە بە 28 دەنگ لە کۆی 29 دەنگمان داوە لەسەرەوەی کە ئەم کامێرایە ڕەدەکەینەوە. ئەگەر یاسا سەروەر بێت لە هەرێمی کوردستانە ئەبێ ئیعتیبار بۆ ئەو دەنگە بدات، بۆ ئەو 28 دەنگە بدات کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگی لەسەر درراوە. کەواتە ئەوە دەیان سەدان بڕیاری تر کە لە ئەنجومەن دەرکراوە ئەوە ئەنجومەن نییە کە ڕۆڵی ئەنجومەن پەگەخا، ئەوە دەسەڵاتە و حکوومەتە و لە پشتی حکوومەت و دەسەڵاتەوە حیزبە کە نایڵێت ئەو بڕیارانە جێبەجێ بکرین و ئەو دانی تر لە هەموو حاڵەتێکە کاریگەری حزبی دەسوەردانی حزبی هەبووە کێشەی سەبارەت بە لەسەر ئەنجومەنەکە بۆ ئەوەی کە پرۆژەکان بوەستن لە سلێمانی. باسی پرۆژە ناکەم، باسی بڕارەکانی ئەنجومەنەکەم، باسی پرۆژەکان ئەوە ئاشکرایە کە لە ئەنجومەنی لە سلێمانیە لە هەموو ڕوویەکەوەی کێشەمانێت، لە ڕووی کارەباوە، لە ڕووی ئاوە، لە ڕووی ڕێگەوبانەوە، لە ڕووی ئەوەی کە ئەو هەموو ئەرزی تەجاوزەکە وەکو لە داتاکانە هەیە لەوانەیە 50,000 60,000 زیاتر کەمتر یعنی لەلایەن بەپرسانی حکومی حیزبیەوە دەستی بەسەراگیرا و ئێستا هەڵمەتێکەیە بەوەی کە ئەبێ ئەمانە بگێڕێنەوە، ئەبێ ئەمانە چارەسەر بکرێن، ئەبێ ڕێگریان لێ بکرێ. من نازانم ئەو هەڵمەتە یعنی چەندێ سەرکەوتووە بێ، بەڵام دەستخۆشیم هەیە بۆی و هیوادارم بەردەوامێت و هیوادارم و داواکارم کە ئەوانەی کە گەندەڵیەکەن لە هەر ئاسیەکان و لە هەر حیزبیەکان و بە هەر ناوێک و کوڕی هەر کەسێکن ئەبێت ڕێگریان لێ بکرێت، چونکە حکوومەت کاتێ حکوومەتە کە ڕێگری لە ئەو تەجاوز و ئەو گەندەڵیانە بگرێ. ئەنجومەنیش چی پێکرابێت لەو مەجالات هەوڵی خۆی بخاتە گەڕ ئەگەر ئەنجومەن هەوڵی خۆی خستۆتە گەڕ ئەرچی ئەنجومەن چی بووە لە هەموو سێکتەرەکە. ئەنجومەن بەڵێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەرچی نووسراوە کاتبێتە ئەنجومەن، هەرچی داواکاری کاتبێتە ئەنجومەن بەبێ ئەوەی یعنی سڵی کردبێتەوە لە هیچ لایەک خراوەتە ڕوو و دەنگی لەسەر دراوە و نێڕاویشە بۆ ئەنجومەنی وەزیران و یا بۆ وەزارەتی معنی. من لە سەرەتاوەتم ئەوە ئەنجومەنی وەزیرانە، ئەوە وەزارەتی معنیە کە ئەو شتانە پەکەخا، ئەگەرنا لەلای ئێمەوە کام داواکاری هاتووە و کام راپۆرتە هاتووە کە ئەنجومەن شاربێتیەوە، چونکە لە ئەنجومەنە دیارە راپۆرتەکان دیارن، کێشەکان دیارن، بەعزی کێشیان هەیە بۆ خودی سلێمانی، بەعزی کێشەیە لە ئاستی پەرلەمانە ئەبێت چارەسەرکرێت، خۆ ناکرێت و هەموو کێشێک لە ئاسکێت، چونکە شتێکی جوزئیە، بەعزی کێشەی گەورە هەیە لە ئاستی پەرلەمانە ئێمە دەستیشی بۆ بەرین بە شتێکی جوزئی دەرەچێت. ئەم مۆزوعی کامێرانە مادەم تایبەت و بە سلێمانی ئەنجومەنەوە بوو لە 23 مانگی ڕابردووە بە زۆرینەی دەنگ یان هەتا بڵێ ینی لە 29 دەنگ 28 دەنگ ڕەدی کردوێتەوە. بۆ هەموو کێشەکانی دیش هەر ئاواکە، بەڵام لە ئاستی هەرێمە کێشەی زۆر هەیە، کێشەی موچە هەیە، کێشەی بودجە هەیە، کێشەی کارەبا هەیە، کێشەی
ئەنواع کێشەی تر هەیە ئەمە لە پەرلەمانە چاسێ خۆ ناکرێت هەموو کێشەکانی سلێمانی هەمووی بێتە ئەنجومەن چونکە ئەنجومەن لە سنووری پارێزگای سلێمانیە ئەو کێشانە ئەخرێتە ڕووی لای وە بڕیار و ئەو کارانەی کە لە سنووری پارێزگای سلێمانیە دەخرێتە بەردەم ینی ئەنجومەن پێیان هەڵدەستێت ئەنجومەن توانوێتی ئەرچی خۆی بە تەواوی ببینێت بۆ ڕاییکردنی ئەم کاروبارانە و چارەسەرکردنی کێشەکانی خەڵک لە پارێزگای سلێمانی من وازانم بەڵێ من وازانم ئەنجومەن ینی کەماڵ بۆ هیچ کەسێک نییە و هیچ کەسێکیش ناتوانێت بڵێ من کەم تەرخەم نەبووم بەڵام ئەکرێ بڵێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە شێوێک لە شێوەکان ڕۆحی ئاسوودەیە کە توانیوێتی چالاکانە بە شایەتی دوور و نزیک دۆست و دوژمن کە بەجددی کارەکانی خۆی جێبەجێ بکات و هەموو لیژنەکان بە کارامایی بە لێهاتووی ئیشی خۆیان جێبەجێ بکەن بەڵام دیارە بەشی ئەوەش هەر کەم و کوڕی هەیە بەڵام لە مەجموعە ئەکرێت دەرەجەیەکی ینی جەید دەرەجەیەکی باشی بۆ دابنەی کە لەو ڕۆژەوەی دەست بەکار بۆ تا ئێستا ئەوەی لە توانایە بووە ئەوەی ئەنجومەن پەکراوە یاخود پەک نەخراوە زۆر بە ئاسایی دەتوای ئاسانی و ئاسایی دەتوانێت کاروبارەکان ڕای بکات نەخێر ڕۆڵی ئەنجومەن پەک نەخراوە لە بەشەکەی خۆمانیانەکو زاتیەن ئەنجومەن دەوامی خۆیەکە چالاکی خۆیەکە لیژانەکان سەردانی هەموو ئەو شوێنانەیەکەن کە ئیشی ئەوانە هەر لە مەرزەکانەوە هەر لە مدیر عامەکانەوە هەر لە قایم قامەکان هەر لە ناحیەکان بە لیژانی تایبەت بە ئیشی تایبەتی بە پێشوازی لە میوانەکان و لە بەپرسەکان لەبەرەوە ئەوە ئیشەکەی ئێمە هەرەوەنەیە کە ئێمە گویان لێ بگرین و سکاڵەکانیان وەربگرین و بڕیایی لەسەر بدەین بینێرین بۆ سەری خۆمان ئەوە سەری خۆمانەکە ئەکرێت خۆشی لە دەستگایەکی چاودێری نێت خۆشی لە دەستگایەکی ڕقابی نێت هەم پەرلەمان و هەم ئەنجومەن دوو دەستگان کە ئەوێ ڕێزیان لێ بگیرێ و کەراسانیان بۆ بکرێ و خزمەت بکرێن و تەشجیع بکرێن بەوەی کە ئەم دەستگایانە چەندێ زیندون سەد ئەوەنە زیندوو بچکە زیندویی ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان لە کۆتایە بە قازانجی حکوومەت و گەلی هەرێمەکە ئەشکێتەوە بەڵام بەداخەوە دەستگای چاودێری هەم پەرلەمان هەم ئەنجومانەکرێ ئەو ڕەواجەی نەبێ ئەو حەزی پێ نەکەن چونکە دەسەبا بۆ ئەو خاڵانەی کە گەندەڵی تایە زیادە ڕەوی تایە ئەکرێ ئەمە بە شێوە لە شێوەکان ئەوانی کە دەسەڵاتیان هەیە لە ناو گەندەڵی ئاژین حەزیان بەوەنیە کە ئەو دەستگایانە چالاکمادیماوەیەک گوتی کە هانی وەبەرهێنان دەدەن لە سلێمانی کار و پرۆژەکانیان ئەنجام بدەن ئەمڕۆ لە کۆنفرانسێکدا و بەرهێنەران دەڵێن ئێمە ناتوانین کارەکانمان لە سلێمانی بە ئەنجام بگەێنین بەهۆی ئەوەی کە دەسوەردان دەکرێت دەسوەردانی بەرپرسان هەیە سەبارەت بە پرۆژەکان و بەکارەکان ڕای ئێوە چێ لەم بارەیەوە من گوێم لە بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو و لە کۆڕبەندەکەی ڕۆژی پێش و شەهر حزورم بوو کۆمەڵێک قسەی کرد من دەستخۆشی لێ یەکەم و هیواخوازم کە بەردەوام بێ هیواخوازم کە بەردەوام بێ لێرا کە کۆمەڵێک وەبەرهێن ئەفەرمونون کە ناتوانین بەردەوامین کەواتە بێ ئەگەر ئەوێت پرۆژەکەی سەر بگرێ و ئەو بڕیارانەی کە یاوەتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت سەر بگرێ ئەبێ گوێ لە وەبەرهێنەکان بگرێ بزانە ئەو کێشە و ڕۆتینیاتەی چییە وا کە کەناڵە پرۆژەکان وەبەرهێنەکان چە سەرکارەکانی خۆیان لە هەموو حاڵەتێکە ئەبێ ئێمە بەکردەوە ئەم شتانە بسەمێنین قسەی سەر شاشە و باسکردن و کۆڕبند و ئەمانە هەمووی تەبیعانی ئەکرێ و ئەڕوا بەس ئایا وترا لە هەفتەیەکە توانراوە 50-60 وەبەرهێن یان پرۆژە بکەونە گەڕ ئایا فعلەن وایە ئەگەر هەفتەیە 50 بکاتە هەفتەکەی تر 50 تر ئەمە لە ماڵیداکەم قسانە من هەفتەی پێشووکە گوێم لێ بوو باز لەوە بوو وەڵام من لەکرێ معلومات زۆردا نەبێت بەڵام بەنەوەیەک باس و خواستەکە کرا کە تا ئێستا 50 کەوتووەتە گەڕ من قسەکەم لەوایە لە مانگی داهاتووە دەرەکەوێت ئایا ئەم 50 پرۆژەیە یان 250کەی تر ئەکەوێتە گەڕ ئەم قسانە بۆ مزایدی سیاسی بوو بۆ مزایدی انتخابات بوو گیان بۆ هەرچیە بوو لە هەفتە و مانگ و 2 مانگی داهاتووە هەمووی دەرەکەوێت من هیواخوازم ئەم دەسەڵاتی کە دەرێت کە تایبەتی زیاتر بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەم مەوزوعانە بەجددی بگرێت چونکە تەمەنی هەموو حیزبێک و هەموو گروپێک هەموو ڕێکخراوێک بەسراوە بە قەدەری عەدالەت و بە قەدەری دڵسۆزی و لێبڕان و جددی بوون ئەمە ئەکەوێتە فریایی ئەگەر ئەمە
سەری لە خشەوە دەرچێ و وا دەرنەچێت ئەمە نەقسەیەک و کارەساتێکی ترە بۆ هەموو حیزبێک چ لەم لابێت چ لە شوێنێکی تر بێت. بەڵێ بەڕێز مەهدی مەحموود سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر سوپاس ماندوومان کردیت.